ناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کورد بەدایان پۆستی لە کەرکووک لەدەستداوە تاوکو ئێستاش پارتی و یەکێتی بەوەی ململانەی حزبیەوە لە سەردانانی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک ڕێک نەکەوتون بە میواندارێک لە بەڕێزان مەلا فەرمان محەممەد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و محەممەد جەلیل کارگێری هەڵبژاردن و ڕاگەانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد لە شاری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان 41 پۆستی ئیداری و ئەمنی لەدەستداوە. ئەم سیاسەتەی حکوومەتی عێراق درێژەی هەیە و مەترسی گۆڕینی سەرجەم بەرپرسە کوردەکانی لێ دەکرێت و سەرجەم ئەو پۆستانە بە عەرەب و تورکمان پڕ دەکاتەوە. بە وتەی بەرپرسانی دوورخراوە پیلانێک هەیە بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی کورد لەو ناوچانە بۆ ئەو مەبەستە سکاڵایان تۆمار کردووە و چاوەڕێی بڕیاری دادگا دەکەن. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە خورمات و چەند پۆستێک لەو پۆستانە گۆڕانکاری بەسەر هات لەوانە قایمقامیەت تا ئێستا کارچەنێ نەیانتوانێت لە ڕووی یاساییەوە پۆستەکە بۆ خۆیان یەکلاکەنەوە چکە ئێمە لە ڕێگەی دادگاوە سکاڵامان کردووە و سەرۆکی ئەنجومەنی قەزایان گۆڕی دواتر بەڕێوەبەری شارەوانیان لابرد لە سەرکارەکەی بەڕێوەبەری کارەبا یەکسەر مەرسومێکیان وەی دەرکرد و لایەن برد فەرمانگەیەکیش بە دەستمانەوە بێوانەی زۆر بە ناڕەحەتی ئەتوانن دەوام بکەن لەوەیە نەتوانن بە یان بڵێن یاسایی و ئاسایی بتوانن دەوامەکانی خوان ئەمە دیارە بەرنامە بووە لە مێژەوەوان هەرێنەوێ کورد هەم وەکو سیما هەم وەکو پێگا هەم وەکو دەسەڵات لەو شارانە نەمێنێ بۆی کە چیمەرامی خۆیان هێ جێبەجێ بکەن. لە کەرکووک و ناوچەکانی تر جگە لە پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن هەر یەک لە پۆستی قایمقامەتی کەرکووک و داقووق و دووز و پردێ و دبس و چەندین پۆستی تر کە پشکی کورد بووە ئێستا لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە بەڕێوە دەبرێن بە بڕوای چاودێرانی دۆخەکە. هۆکاری سەرەکیە و گرفتانە دەگەڕێتەوە بۆ کورد بە تایبەتی یەکێتی و پارتی لەبەر ململانەی حزبی نێوان خۆیان ئامادە نەبوون بگەڕێنەوە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ یەکلایکردنەوەی پۆستی پارێزگای شارەکە. گۆڕینی پۆستەکانی پارێزگای کەرکووک بەگشتی کارێکی خراپە کارێکە کە با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە کەرکووک بەرەو خراپترە بە کارێکی زۆر نەشیاوە بەڵام لەوە خراپتر ئەوەیە کە کورد بە دەرەجەی یەک خۆی بەرپرسە لەوەی کە ئێستا ئەم خۆڵە ئەکا بەسەری خۆیدا ئەوان ئێستا پێکەوە سواری تارا بنوە چن بۆ بەغا بەڵام با لە ناو تارەکە سەیرێکی شاری کەرکووکەن وەکو ڕێکەکەون بۆ پۆستەکانی بەغا با لێرەش ڕێکەون هەر پۆستەکە هی خۆیانە ئەگەر کورد ئەو پۆستەی دابنایە ئێستا ئێمە پۆستە سیادەکان و ئەو پۆستانی تریش کە ئێوە باستان کرد ئەو پۆستانە لە دەستی کورد ناچوو. گرفتی سەرەکیش من پێم وایە لە کۆنەبوونەوەی ئەنجومەن و یەکلاکردنەوەی پۆستی پارێزگارە ئەگەر ئەم پرسە زوو یەکلا بکرێتەوە هەموو پۆستەکانی تر چارەسەر ئەکرێ و من خۆم پێم وایە گرفتی سەرەکی ئەلەمەش یەکێک لە سەبەبەکان کورد خۆی سەبەبە لە یەکلا نەکردنەوەی ئەو پرسە وەکو کورد یانێتر چی لایەنێکی سیاسی و کێ و چی شخصێک ئەوە قسەیەکی ترە بەڵام کورد خۆی سەبەبی ڕئیسیە لەوەی ئەنجومەن نەیتوانیوە کۆ بێتەوە و نەیتوانیوە پرسی پارێزگارێک لا بکاتەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە پارتی و یەکێتی یەکتر بە خائین و خاکفرۆش تۆمەتبار دەکەن و لە دوای ئەو ڕووداوەوە شارەکەیان داوەتە دەستی قەدەر بەڵام بۆ بەرژەوەندی مانەوەی خۆیان لە هەرێم و عێراق ئامادەن بە یەک پاکێج پارتی و یەکێتی بچنە لای لایەنە عەرەبی و شیعەکان لە بەغداد بۆ وەرگرتنی چەند ئیمتیازاتێکی حەزبی و شەخسی خۆیان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک مەلا فەرمانگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دۆخی کەرکووک لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە باز لەو دەکرێت کە کورد لە کەرکووک نزیکەی 50 پۆستی لەدەستداوە هۆکاری لە زانیم پۆستانە چییە لە کەرکووک؟ وەڵا خۆی دوای ئەو مێژووی کە باسە کرد
ینی کەرکووک لە زۆر ڕۆوە هەنی گۆڕانکاری بەسەر هاتووە گۆڕانکاریەکان بەڕاستی زۆربەی زۆری هین بووە بە ئیتیزای سلبیە ڕاستە لە هەندێک ڕووەوە ینی خەڵک وەزعێکی تری هەیە ینی ناڵێم هەمووی هەر سلبیە بەڵام خۆی لە ئەسڵە لەم ئەم کێشە لەوە هاتووە کە پرسی کەرکووک وەک پرسێکی نیشتیمانی مامەڵەی لەگەڵ نەکراوە کە مامەڵەی لەگەڵ نەکراوە پرسێکی نیشتیمانی بە پێچەوانەوە لایەنی بەرامبەر کە لایەنی بڵێ نایاری تۆیە بەو جۆرە بۆ لای خۆی مامەڵەی لەگەڵاکات مەسەن ئەوەی کە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕاستیە لە سەردەمی کە کاتێک حزبی کوردی دوو حزبی کوردی دەسەڵاتی لەوێ بۆ من ناوینانم دەسەڵاتی کوردی ناوی دەنەی چی دەسەڵاتی حزبی کوردی ینی لەوێ جۆرێک لە نەحەقی کراوە کاتی خۆی یعنی ئەوە نەبێ بڵێ نەحەقی نەکراوە لە ناو خودی کووردا بەرامبەر بە کورد ناحەقی کراوە بەرامبەر بە پێکاتەکانی تریش ناحەقی کراوە بەڕاستی بەڵام ئەم ناحەقیە دوای 16 ئۆکتۆبەر زۆر خراپتر کرایانی لایانی بەرامبەر مەسەن ئەگەر تۆ سەیریکەی شارعی سیاسی تورکمانی زۆر شارعێکی ئەنسوریە زۆر لە گەسپەرستانە کارەکە ینی خۆی بە زۆر بە سەرکەوتو ئەزانێ لە کاتێکا وانە چکە بۆ وانە ینی کوردی کەرکووک هیچی پێ نەمێنێ دەتوانێت بەڕاستی بەری کۆمەڵی فشار بگرێت مەسەن ئەگەر تر سەیری هەڵسوکەوتی یەکێ لە ئەندام پەرلەمان تورکمانەکان بکەین نیازی ئۆغڵو چۆن چووە هینی تەندروستی و لە دارێ سەحا لەوێ چۆن هەوڵی گۆڕانکاریدا و بەفعلی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نەکرد هینەکان موەسەف و موچەخۆر و دائیرەکان و ئەوانە گۆڕانکاری بەساتەوە خەزێکی تر ڕوویداوە کە لە سایکردنەوەی بەعسە تعریب گەشاک دواتر قسە لەسەر تعریبیش دەکەین ئەگەرم وڵای بەرز کاک محەممەد جەنابیشت بەخێر بن سەبارەت بەوەی کە ئەو پۆستانی کە ئێستا چۆڵ کراون باس لەوە دەکرێت کە 48 پۆست چۆڵکراون لە کەرکووک هۆکاری چییە وەکارەکەی کورد خۆیەتی یاخود ئەم پارێزگارە نوێی کە بە وەکارەتە کە عەرەب بەڕێوەی دەبات کێ بەرپرسیارە لەم چۆڵکردنی و پۆستانە بەڵێ بەلای خۆی گەورەی میهرەبان سڵاو ڕێز دەنێرم بۆ جەنابتان و بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان دیارە ئەو بابەتە کۆمەڵێ هۆکاری سەرەکی هەیە هەم سیاسی و هەم کۆمەڵایەتی و هەندێکیش پەیوەستە بە خودی کورد خۆیەوە ئەوەی کە من زانیاریم هەبێ هەندێک لە پۆستەکان خەتای با بڵێن ئەو کەسانەیە با بڵێن کە خۆیان چۆڵیان کردووە وەکو لە تەسریحی هەندێک بەرپرسی یەکێتی و پارتی خۆیان دانیان پێیانناوە و لە واقعیشە هەروایە بە نمونە پۆستێک هەیە هی بەرپرسێکی دیاری کراوە بەم کە ساڵێن وەرەوە سەر پۆستەکەی خۆت ئەمیش کەرکووک بە داگیرکەرە زانێ ناگەڕێتەوە لە نەتیجە ئەوان کەسێک ئەکەنە شوێنی ئەمە حاڵەتێکیانە لە بین کەوانەیەەکە حاڵەتەکانی تر بە دڵنیاییەوە تعریب ینی ئێمە ناڵێن نییە ناڵێن حاڵەتەکە ئەوان هەرچەندێکیان بێوێ بۆ یەکلایکردنەوەی مەلەفەکانی کەرکووک لە بەرژەوەندی خۆیان بە دڵنیایەوە ئیکەن بەڵام بەشێکی زۆری ئێستا بۆ نمونە لێدوانێکی ئەحمەد عەسکەری بۆ دەنگی ئەمریکا ئەکاندامی ئەنجومەنە لەسەر لیستێکەتی باز لەوەکە کە ئەو 48 پۆستەی کە بەتاڵە بەرپرسی کورد خۆیان ڕۆشن لە هەولێر و سلێمانی دانیشتون بۆیە خەڵکی تر لە شوێنیان دانراوەدەنا باز لەوەکە کەس لا نەبراوە بەڵێ من لە چەندین بەرپرسی تری هەر یەکێتی و پارتیەوە خۆم گوێم لێ بۆ دانیشتون و ناقەشەمان کردووە ئەوانیش بە ڕاشکاوی ئەمەیان باس کردووە بەڵام هەندێک حاڵەت کە لەم دواییە ڕوویان داوە ئەگەر چی کۆی پرۆسەکە هەر خۆڵەکە خۆمان ئەیکەین بەسەر خۆمانە و تاوانی خۆمانە و باڵێن تاوانی کوردە بە دەرەجە یەکێتی و پارتی بەڵام لەسەر چاوەیە ئەوان لە هەوڵی خۆیان بەردەوامن بە نمونە دوێنێ جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی لە کەرکووک گۆڕاوە بە کتابێکی ئەنجومەنی پارێزگا عفۆن ڕاکان سەعید کە پارێزگایە بە وەکالەت و گۆڕینی بەڕێوەبەری گشتی تەندروستی کە پێشتر هی کورد بووە
ئێستا لە ئەمەیان بە بیانوەیە کە بەغا ئەمەیانی داناوە ینی هەر یەکە و بە شێوەیەک باشە بەڵام بۆچی ئەو بەرپرسە کوردانەی کە ئێستا خەڵکی کەرکووک و ناتون لەورێر و سلێمانی دانیشتون بۆچی ئەو بیانوە نابڕن خۆیان ناگەڕێنەوە کاری چیکە ناگەڕێنەوە ئەوان بۆ کەرکووک ئەوەندەی کێواگەدار بن ئەو تەبەن وەکو وتمانیانی هەندێکیان تا ئێستا کەرکووک بە داگیرکراوە زانن بە داگیرکەرێ زانن لەو لاوە ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجامەدەن لەو لاوە ئەچن ماڵی بەغا ڕێکەخەن ماڵی سونە و شیعە ڕێکەخەن و حکومەتیان لەگەڵ تەشکیلەکەن بەڵام خۆز کە سێرێکی کەرکووکیان بکردایە کاتێککە ئەچن بۆ بەغا بەزەیەشیان بە حاڵی کەرکووک و بە شەقامی کەرکووک و بە کوردی کەرکووک بەهاتایەتەوە لەبەر خاتر هەر لەبەر خاتر خۆشیان بواە لەبەر خاتری دوولایەنە سەرەکیەکەی خۆیان بواە ڕێک کەوتنایە بۆ خۆشیان قازانج بوو ئەوە جگە لەوە گەڕێکە میلەتێک کە لەوێ بەدەستی کۆمەڵێک گرفتاری زۆرەوە ئەناڵێنێ کە ئەویش ڕۆژ بە ڕۆژ کورد بەرەو پاشەکشە ئەڕوا ڕۆژ بە ڕۆژ کورد لەو پارێزگایە دەسەڵاتی سیاسی کۆمەڵایەتی ئیداری هەر لە هەموو ڕوویەکەوە کورد دەسەڵاتی بەرەو لاوازی و بەرەو کەمی ئەڕوا بەڵام بەداخەوە تا ئێستا دەستیان بۆ ئەم مەلەفە نەبردووە هیچ کاتێک بە مەلەفی کەرکووک و کوردی کەرکووک لای ئەمان خاڵ و باڵێن نقطە نەبووە. سپاس دەکەم کاک محەممەد کاک مەلا فەرمان دوای دێنێ سەر مەسەلەی تعریب بەڵام سوارت بۆ چۆڵکردنی و پۆستانە ئەو کاری چێکە کۆمەڵێک بەرپرسی کورد کەرکووکیان جێشتووە یعنی هاتوون لە هەولێر و سلێمانی دانیشتن پەیوەندی باردۆخەکەنە ئارامە یاخود خۆیان بۆچی ناگەڕێنەوە بۆ پۆستانە ئەگەر پشتی کووردە زانی خۆی لە ڕاستیام لێ بە دوو خەڵ باسکەم یەکەم جای شاتم بۆ دەکە لای تاچی ئەو حیزبانە ینی زۆربەی تاچی ئەو حیزبانە و زۆربەی حزبی کوردیش وەک پرسێکی نیشتیمانی ماڵە لەر کەرکووک ناکرێت کە مامەڵەت لەگەڵ نەکرد کە مامەڵە نەکرد شتەکانی تر بە دوای خۆیان دێت مەسەرەن لە پۆستەکەی خۆی ڕائکات اینجا ڕەنگە بەشێکی جۆری لە جۆرەکان جار ڕەوایە لە ڕەوانیە بەڵێن ئەتیهام کرابێ بە شتێک ینی لەسەر مەسەلەی گەندەڵی ئێستا نەوێری گەندەڵی ئەتیهام کراوە یاخۆ بە شتترین مەسەن ئێستا پارێزگاری کەرکووک ئەمێ بە وەکالە بۆ بە پارێزگار خۆ ئەزانین سیاسەتەکەی چییە خۆزار چاکەزانی نیەتی چییە ینی بەڕاستی نیەتی نەخۆ گۆڕینی ئەم پۆستانە یاخود مەسەی تعریبی هەشتەشتر نیەتەکەی پشتەوەی خراپە بەڵام هەندێک جار مەسەن ئێستا داوای نزیکەی 35 میلیۆن 50 میلیۆن دلارەکە ئەڵێ کاتی خۆی کەرکووک بۆ ئێستا لە بانقی کوردستان داوایەکە بێتەوە ئەگەر باشە ئێخۆ ئەگەمە ڕاست بێ بە پێی قانون حەقێتی داوا بکات پارێزگاری بۆ وەکالەت بڵێ خۆ ئەوە داوا کات ینی چەند میلیۆن دلاری کەرکووک نزیکەی 50 میلیۆن شتێکی وایە کە هی کەرکووکە لە محافظی پێشوو 50 میلیۆن دلار بڵێ ئەڵێ لە هینە لە بانقی کوردستانە داوای کاتە خۆ باشکرایانی ئەمە بە دزین واسی نەکردووە ئەو پۆستانی کە چۆڵە بن بەڕاستی ینی جاری یەکەم بەشە لەوەی کە ڕۆیشتون لە ئەسڵە کەرکووچی نینانی کە ئەو پۆستانیان پێدرا ئەو بەشێکی کەرکووچی نەبووە لەبەرەوە مۆزەفێکە دێ ئەڕات و هینە بە ئەسڵی کەرکووچەکە نیە ئەو جەنابی کە باسی کرد شێخ ئەحمەد خۆی کەرکووچیەوەتە ناو کەرکووچی ماوەتەوە ینی لەگەڵ هەموو ئینەکانی ڕاستە لە ئەنجومەنە و ئەنجومەن چیە مۆزوعەترە بەڵام مەسەر کۆمەڵی خەڵکی تر هەن چووکە ئەسڵەکەی کەرکووچیە ینی پرسی کەرکووک پرسێکی نیشتیمانی پرسی خاچی خۆی بەجێ نایاڵێ مەسە خەڵکەکەی چەند پارتی بەشێتی هانیاندا بۆی ڕەو بکەن بەڕاستی بەڵام زڕێوێچەکەت پاشان هاتەوە خۆی تینا بەجێ نایاڵین بەڕاستی پۆستە حکومیانە خەڵکی حیزبی زۆر هەیە کە کەرکووی جێشت بێت و نەگەڕابێت بڵێ زۆرە خۆ ئێستا کاکە نەک خەڵکی حیزبی ئەنی تۆ دەوەرە لە 2003ەوە مەسەل لە نەوەتویەکەوە بە حکمی ئەوەز ئەسیاسی کە لە کەرکووکا بووە بەشی گۆرانی وێژەکانی کەرکووک بەشە هونەرمەندەکانی بەشە سیاسەکەی هەموو ئەمانی زۆربەی هاتە بۆ سلێمانی و هین هەولێر ئەم هاتنە ئەم دوو حیزبە تەجدیدیان کردن ئەرزەیان داپیان لەم شارانە پارەیان داپیان ئیمتیازاتیان داپیان هەموو شتێکیان داپیان وای لێکرد نەگەڕێنەوە بۆ کەرکووک ئەمە فراغێک دروست بوو لە کەرکووکە و دوای ئەوەش ئەمە وابەستە بوو بە چیەوە مەسەڵەن کامیان خانیان لە سلێمانی نییە کامیان ئەرزەیان نییە کامیان بەرژەوەندیان لە هەولێر سلێمانی نییە خۆ ئینسان بە بەرژەوەندی وابەستێتەوە بە خاکەوە ئەمە وای کرد فراغێ دروست بووە مەسەن لە کەرکووکە نەک هەر لە خەڵکە سیاسەکە لە خەڵکە هونەرمەندەکە لە خەڵکە ڕۆشنبیرەکە فراغێ دروست بووە ئەم فراغ خەڵکی تر دێ پڕێهاتە مەسەن من نمونەیەکی بێنمەوە
قشڵە تاریخی کەرکووکە ئەم قشڵەیە لە 2003 لە ژێر حکمی حزبی کوردیە دەستی بۆ نەگرا چاکرێتەوە من ئاگادارم بەشە لە هونەرمەندە حەیران بێژەکانی کەرکووک زۆر محاوەلیان کرد زۆر محاوەلیان کرد دەستی بۆ نەبرە و ئێستا بڕۆ قشڵە گۆڕانکاری بەسەر هاتووە ئەسەر ئەو سنتەری ڕۆشنبیری کرد لە سەدساڵی کوردی دروستکرا باشە نەیاندا بە ڕۆشنبیران بۆی کاری تیا بکەن ئەمە لە ئاسی سیاسەکەش بەرپرسە سیاسەکانیش بەرپرسەکانی تریش لە پارێزگارەوە بگرێت تا هەموو ئەوانەی ترهینی پێشواڵێم ئەمە شەمیزان بەرژەوەندەکانیان لێرەیە چکە بۆ تو بەرژەوەندی لە چۆ لەوێ بەڵام خەڵقی کەرکووک کاتێک کە ڕاستڵکی ئەم ڕاکردنە تاکەی ئەمڕەوە تاکەی یعنی پێیان وە بۆکو کۆڕەوەکەی هین بکەن 16 ئۆکتۆبر وەکو کۆڕەوەکەی نەوەتوێک بکەن وڵاتان بەدەنجەوە دێن بابێن با بزانین ئێمە 16 ئۆکتۆبر بەڕاستی حەقی ئەوەیە کە دراسی بکرێت جایەکە لە مۆزوعەکان ئەوەیە ئەحزابی کوردی کێشەکانی ناوخۆی شکستەکانی هەمیشە ئادا بەدەستە نەیارەکانیە بەسەر بەرامبەرە بەسەر دوژمنایە شتێکی قەت نایەت مەسەر لە جەنابی مەلام سفاوە بگرە لە جەنابی شەخ محمودەوە بگرە پێشتریش بگرە لەمەی سیوەکی ئابەوە بگرە لە 16 ئۆکتۆبرەوە بگرە لە شەڕی ناوخۆوە بگرە لە 94ەوە بگرە لە هەموو ئەمانەوە نایەت هینێ بکەن بڵێن کاکە ئەی هینە زاتەکانی خۆمان هەڵە زاتەکانی خۆمان چییە لەبەرەوە بۆ پرسی کەروش بە هەمان شێوە پرسی کەرکووکیش من هەر بۆ ئەوەیە جەڕمەوە بە پلەی یەکەم ناو ئەسبابی تر زۆرە جارێ نارەکانت بەغایە کوێیە ڕاستە تۆ لە عێراقی بەڵام خۆتۆ ئەو منافسی تۆیە ڕاستە نیەت پاکی نییە من نیەت پاکی نبینم بەم شێوەیە کە کارەکەن بەڕاستی ئەگەر ئەم دەسەڵاتی ئێستا لە کەرکووکە بەم شێوەیە کار بکە تەمەنی درێژ نابێ بەم شێوەیە خەریکی کاری ئەوەی کە ئێمە ئەیبینی لەسەر ساحی کە بەتابەتی تعریب دوای دێنە باسی تەمەنی درێژ نابێ و خەڵک لێ قبوڵ ناکات بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە مەسەلەیەکێک لەو پۆستە هەستیارانە مەسەلەی پارێزگاری کەرکووکە بۆچی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە کە مەسەلەن نۆمانگ تێپەڕێت تاکو ئێستا یەکێتی و پارتی ڕێک ناکەون لەسەر دانانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک بۆ مەسەلەی دانانی پارێزگار چەندە گرنگە گەر کورد بێت ئەتوانین بڵێن یعنی کۆی ئەو ململانەیە کە هەیە لە بینی هەردوو لایە یعنی یەکێکە لەو هۆکارە سەرەکیانەی کە کەرکووشی کردوێتە مامجەژنی یاخود کەرکووشی کردوێتە سوتەمەنی بەداخەوە یەکێ لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە جا یعنی وەکو خۆیان باسەکەن لە نێو خۆیاندا ڕێککەوتن و ئیتیفاقی کۆن هەبووە ئێستا ئەو ڕێککەوتنانە نەماوە یاخود شێوازەکەی گۆڕاوە بە نمونە پۆستی سەرۆکۆماری عێراق بە نمونە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ئەم پۆستانە ئێستا کە با بڵێن کەرکووک ماوە ئەوان لە بینی خۆیانە تاوان ئەوە خۆیان ئەبێت جوابی دەنەوە بۆچی ڕێک ناکەون ئێمە وەکو لایەنە سیاسەکان کەرکووکدان بۆچی ینی ئەوکاری سەرکی هەتا ئەو کاتێکیان چیە ئێمە پەیوەندی لایەنە سیاسەکان هەبوو کۆبوونەوەی دەوری هەبوو تەنانەت یعنی یەکێ لە مەرجەکانی ئەو سێلایەنەی کە لیستی نیشتیمان کاتی خۆی دروستکرا زۆر بەجددی یعنی وتمان ئێوە نیەت پاکی پیشاندن وتیان نیەت پاکی چیە وتمان ئێستا پارێزگای کەرکووکمان بۆ دابنن ئێوە ناڵێن با لیستێکی کوردی دروستکرێ و هەمومان پێکەوە بین یعنی نامێ بگەڕێمەوە بە باسی هەڵبژاردن و ئەو کاتە بەڵام یەکێ لە مەرجەکانی ئێمە کە بەجددیمان بوو کە وەرن وەکو نیەت پاکیە مەسلەی پارێزگای کەرکووک یەکلایکەنەوە با پۆستە سیادیەکان با پۆستە ئیدارەکانی کەرکووک با حاکمی مطلق لە کەرکووکە ببێتەوە کورد و کورد لەمە قازانجێکی زۆرەکە و ئەو هەموو ئەوەی کە ناوی ئەنەی تعریب ئەوەی کە ئەو هەموو لە دەستدانی پۆستەکان ئەو لاوازیەی کورد ئێستا لە کەرکووک کە یعنی کە ئێستا حاکمێکی ئەسکەری ئەو کاتە ئەمانە بەڕاستی وجودیان نابوو هیچ نەبوو ئەو کاتە تۆ بیانووی خەڵکت ئەبڕی بیانووی لایەنە سیاسەکان عەرەب و تورکمان بۆ ئەوەی کە تۆ هەنگاوی خۆت ناوە تۆ ئیشی خۆت کردووە دواتر ئەگەر ئەم پارێزگایە دەستیشی نەڕۆشتایە وەکو جاران بەڵام خۆ بیانووی ئێمەیانە بڕیان کاکەوە ئێمە هەنگاومان نا پارێزگایەکی زۆر باشە بەس لە نەبوونی پارێزگارێکی کورد زیانی کردووە بۆنەوە کە ئێستا پارێزگەرێکی عەرەبی سوننە بە وەکالەت ئێستا پارێزگایەکی عەرەبی سوننە دێ و مزایدە بەسەر ئێمەیەکە
بۆ نمونە کورد لە 15 ساڵی ڕابردوو هەوڵیدا مەتارێک دروستکە یعنی ڕەنگە ئەمە خەمی هەموو هاوڵاتیەشی کەرکووک بێ هەتاکەی هاوڵاتیەشی کەرکووشی داما و بۆ عەمرە ئەچێ بۆ حەج ئەچێ بۆ سەفر و سیاحەیەک ئەچێ بچێ بۆ مەتاری بەغا بچێ بۆ هەولێر بۆ سلێمانی کە ئەمە ئەرکێکە بەڕاستی کە بارگرانیە لەسەر خەڵک ئێستا ئەم پارێزگایە دێ لە ماوەیەشی کەمە لە چاوتروکانێکە کاتێکە زانین ئەم مەلەفە دێتە پێشەوە لە ماوەی هەفتەیەکە باسی هاتووە و ئەمڕۆ لیژنەیەشی باڵا لە عێراقەوە هاتووە ئەم مەتارە ئەکاتەوە مەتاری مەدەنی دروستەکە ڕەنگە بێوێ ئێمە بە شێوەیەک لە شێوەکان کورد ئیحراجکە بەوەی کە من ئەتوانم وەکو کاکمەلا فەرماوەتی ئەوە مەسەن قشلت تازە ئاکاتەوە کار بۆ خەڵکە دۆزێتەوە ئیشەکە لە بەرامبەرە یعنی ئەوەمان لەبیر نەچێت کە هەر سیاسەتی خۆ سەپاندن بێ سیاسەتێکی ناتەندروست بێ لە بیرمان نەچێت بە هیچ شێوەیەک سەر ناگرێت پۆستانێکی ئێستا پڕ دەکرێنەوە بە واژۆی پارێزگاری بە وەکالەت پڕ دەکرێنەوە ئەو ڕۆڵی هەیە لەم پرۆسەی گۆڕینوەڵ چەند جارێک لە چەند شوێنێک ینی ئاماژەی بۆ کردووە کە ینی ئەوانەی ڕەت کردوێتەوە کە ئەو کارەی کردبێ بە نمونە جارێکیان وتی من داوام لە فڵان بەرپرس کردووە لە فڵان شوێن وەرەوە سەر پۆستەکەن مانجێ 2 مانگ 3 مانگ چاوەڕێم کردووە کە ئەو نایەتەوە ئەم کەسێکە خاتە شوێنی یعنی ئەمە باڵێن قسەی ئەوانە بەڵام ئەمە تا چەند تەندروستە ئەمە تا چەند ڕەوایە وەکو باسمان کرد کە ئەگەر ئەم بەرپرسانی خۆشمان بیان و بدەنە دەسەوە نەگەڕێنەوە بە دڵنیاییەوە ڕۆژ بە ڕۆژ پۆستەکان و لە دوای پۆستەکان مدیر بەشەکان دەرەکرێن ئەو کاتە بەڕاستی کورد بە تەواوەتی یعنی باش باز 9 مانگە بۆچی مەسەلەن ئیسای چاوڵێکێ دوای 9 مانگە بۆ یەکلاکنەوە پۆستی پارێزگار لە نێوانیکێتی و پارتیوە خۆت کۆبوون ئەنجومەنیش ئەنجۆنی پارێزگای کەرکووک لە کۆی 41 ئەندام کە 26 کوردت تا ئێستا بۆچی کۆ نابێتەوە ئەم پرسێکەکەم ئێمە بۆ خۆمان ینی پێم وایە کە لەو بابەتە ینی تەواو بێ ئەمەل بووینە چونکە ئەگەر بکرایە لەم کاتەیە دەستیان بۆ ئەو مەلەفە ئەبرد و کە ئێستا کاتی ڕێکەوتنە کاتی وەکو وتمان ئەمانە چن بۆ بەغا بەڵام لە ناو تارەکە سێریشی کەرکووک ناکەن یاخود لە بەغا قسەیەک لەسەر کەرکووک ناکەن لێرە پێکەوە دانیشتون پێکەوە ڕێکەوتون پێکەوە ئەچن بۆ بەغا یعنی ئەمە مەلەفێکی زۆر گرنگە ئەبوو ئێستا بیان کردا کە ئێستا نەیان کردووە بە تەسەوری من هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی جارێ لەم فترە زەمەنیان ڕێک بکەون کە ڕێکیش ناکەون خۆیان ئەبێ وەڵامەکەی کەوتووە بەڵێ ئەنجومەن بە تەواوەتی پەکی کەوتووە ئێمە 1-2 جار سەردانیانمان کردووە یعنی هیچ دەسەڵاتێکیان نەماوە هیچ دەوامێکی فەرمی نەماوە هیچ ڕقابەیەک چاودێریشی ئەنجومەن بۆ هیچ دائیرەیەکی کەرکووک نەماوە بەڵێ سوپاسیم کاک لەسەر مەسەلەی تعریب دەستی پێکردو ئێستا لە کەرکووک یاخود کێ بەرپرسیارەتەنە بۆ نمونە پارێزگاری بە وەکالەت کە عەرەبی سونە یاخود کورد هۆکاری سەرەکی ئەم نامەتێک کە ئێستا بەسەر بڵێن لە حیزب دەسەڵاتدارەکان هۆکاری سەرەکین نەڵە بەر لەو من ئاماژە بە دووشت بم ئەوە یەکەم کە من پێم وایە ئەمریکا ئەم جۆرە حکومڕانی کە هەیە ئێستا لە کەرکووک حکومڕانیی زۆر فاشلە و نیەتێکی خراپیشی دەپشت ئەوی دوای ڕووداوەکانی 16 بەڵێ ئەمە یەک ئەوی پێش نابواە ئەوەی پێشوو ئەمە باسمان زۆر کردووە یعنی ڕقنەی خۆمان لێگرتۆ ئەمە نەتیجەی غەڵەتی ئەوانە نەتیجەی غەڵەت ئەوە بە خۆیان بە یەکتری ئەڵێن نەتیجەی خیانەتە بە فعلی نەتیجەی ئەو هەڵانەیە لە کەرکووک شتێکی تر هەیە ئەوەیە کە بەڕاستی مەسەلەن هەندێک خەڵک هەیە وەکو ڕەمزی کەرکووکیە ینی 2 کەس ئەگرن بەڕێبەری ئەوە بەرهێنان ینی بە کەرکووک کورد بووە ئەیگرن بە ئیتیهامیەکەن و ئەینە نێژی شکەشەکردن بەڵام ئەوەی کە نەتەوەی عەرەبە ئەو ئازا دەکەن بە کەفالەت کوردەکە کەفالەت ناکەن کاتێکە من بۆ خۆم بە ڕەمزی کوڕی شارەکەی زانم یانی ئەمە دووفاقیە بەڕاستی ینی ئەبێ وەک یەک تەعاملی لەگەڵ بکرێت ینی ئەگەر تۆ ئێتیهامێکی بۆی کە گەندەڵ بووە بۆی کە تەبزیری کردووە بۆی کە چی کردووە باشە تۆ ساغیکەوە نابچی 2-3 مانگێک سزنی بکەی و هیچ هینی نەکە ینی لێ نەپرسیتەوە شتیوانی کەرکووک بەڵێ ئەمەش ئەزانی ئەمەش جۆرێکە سیاسەتێکی خراپە سیاسەتێکی خراپە مەسەلەن کوڕی شارەکە
ناوداری شارەکە ئەگرێت بە بەرچاوی ئێمەوە بابێ پێمان بڵێ بکاکە ئەمە مەوزوعەکەی باشە هەموو خەڵک ئەبێ بە کەفیری بۆ بە ئازادی ناکەن بە کەفالەت ئەمە شتێکی زۆر خراپە بەڕاستی لەلایەکی تر من ئەبێ ئاماژە بۆ شاندێکی بزوتنەوەی گۆڕان لە ئەندامانی پەرلەمان هاتن بە ڕاشکاوایی بە ڕاکان سەعیدیان وت خۆم دانیشتم وتیانکە کە تۆ تەسەورمان ناکرد بەڕاستی پارتی وەکێتی ئەوە نا تاقیری بکەن دانانی محافزەکە هەر بزات شاندەکە پێوتی تۆ تەمەنە مانجە 2 مانگ ئەبێ زۆر ئاگاداربی دەست بردووە بۆ تعریب دەست بردووە بۆ تایید سەکەن و ئەوانە دەست بردووە بۆ نەقلی هەموو ئەوان هەموو ئاگاداری من بۆ خۆم تەدەخولم تاکرد لەوە وتم بەڵێ نەک تحریب کاکە فڵان عەشرە تشتان هاوردووە ئەمە بە ڕاشکاوی پێی وتراوە ئەو ئەڵێ ئەمە ئەمری وەزارەتی داخلیە وتی هەندێک شتەیە هینی وەزارەتی داخلیە لە دەسەڵاتی من نییە ئەوانە ئەیکەن ئەجا بدێمە سەر نەتیجەی ئەم هەموو غەڵەتە دیارە پرۆسەی تعریب لە ناوی بنین کاتی خۆی سێ کوچکەی بەعسییان یانی بریتی بوو لە تعریب و تەرحیل و تەبعیسە بەفعلی مەسەن بین ناوچەیەک بە نمونە وەرگرین چونکە کەرکووک فراوانە لە خۆناغەکانە هەمووی تعریب کراوە لادیەکان ئێستا لە دەڤەری دووبەست بڵین لە دەڤەری دووبەست هەژدە دێ لە بینی کەرکووک دووبەست ئەمە جگە لە سەرگەڕان و پەڵکانە و هەموو ئەوانە لەم شوێنانە و بە قەراغ جادەکەیە بڕۆی کە یانیان بەڕاستی ئەگەر دینەکانی سیرکە ینی دوو راپۆرتی زۆر مهمی لەسەر کردووە سێ هینی کردووە مەسەن جاری یەکەم سێ دەی عەرەبیە بینی ئەسڵ ناویوا لەو ناوچێ نەبووە ئالبودەیر قەرێت ئالبودەیر قەرێت ئەزا قەرێت زەهرا ئەمانە شیعەشن یعنی شیعان کاتی خۆی تازە دروست کراون 16 ئۆکتۆبەر بەڵێ ئەمە تازەیە قەتعەکان لەسەر جادەیە ئەمە کاتی خۆی سەدام حوسێن شیعەی هاورد بۆ ئەوەی هەم بیکە بەگشت سوننەیە هەم بیکە بە دژمنی کوردیش لە 275 هاوردونی لە هینیدا لە دیوانیەوە هاوردونی لە شوێنەکانی ترەوە هاوردونی ئەمانە کاتێککە دوای 2003 ڕۆشتنەوە ینی ئەمانە بە تعریب هاتوو ئێسا گەڕاونەتەوە لە گەڕانەوەکەشە دێن لە زراعی کەرکووک تاوان خۆ بەدەستی خۆیانە عقودی زراعیان بۆ کراوە کاتی خۆی هەموو شتێکیان بۆ کراوە بۆ کوردەکەشدا مەسەرەن چووینە من بۆ خۆم سەردانی مەیدانیم کردو بەڕاستی لە دەی ئەمشا چۆن لە ناو عەرزی کابرایەک خانووەکە چونەتە دەی نادراوە کەشفی هینەکەیان کردو لێ خانوو دروست بکەن و لەم ڕۆژانە لە دەی خوشقایە چونەتە گیان سێ-چوار ماڵە کوردی دێ بۆ بەجلی پۆلیسە سێوە چوونە ئایا پۆلیسە داعشە چێیە بەڵام مەبەستەکە خۆی لە ڕاستیە دەرپەڕانی کووردە هەر چوار ماڵەکە لەوێ بەریان کردووە ڕایان کردووە تا هاتوونە بۆ ڕەحیماوە بۆ منطقەی ساڵیەوان ئەنی ئەم پرۆسەیە مەسەن هەژدە دێیە مامە کوردی تیان نەماوە عەلاغێر کوردی تیان نەماوە ئێستا هەژدە دێ چۆڵ کراوە خەریکە کوردگاویاننا ئێستا چۆڵ نەکراوەشتا بەڵام مامە کەسیتیان نیە عەلاغێر کەسیتیانە ڕایان کردووە و تاقتاق بەشێ زۆری عەرزەکان لێ سندونەتەوە لە ئەمشە بە هەمان شێوە یعنی زۆرن ناوەکان بڵێن بەڕاستی ئەمە جگەر لەوەی مەسە تۆ دێی هەر لە عەرفی عەشایریش کە دێی باسی پەڵکاناکەی یعنی لە عەرفی عەشایریش بەڕاستی سەڵتە زەلام ینی کە دێت 20 سەڵتە زەلام دێتە گەڕەکی لە دەیەکەوە نیشتەجێ ئەبێ بەتایبەتی لە پێکاتێکی تر بێ ئەم خۆی لە خۆیان لە عەرفی عەشایری عەرەبی و کوردیشە قابلی قبوڵ نییە 150 سەڵتە زەلامی عەرەب هاتوون جارێککە گەڕاونەتەوە لە دیوەخانێکە هەموو نیشتەجێ بوونە چواردەوریان هەمەر و شتە دێ لە دەی پەڵکانە هەر ڕۆژە بتەقێتەوە تەقێتەوە هەر ڕۆژێک بتەقێتەوە ئەم وەزعە تەقێتەوە لەبەرەوە ئەم سیاسەتداری بە ئەمە ئەیکەن مەسەرەن بەڵێ محافزی کەرکووک پشتیوانیەکە بەڵێ بەغا پشتیوانیەکە بەڵێ دایرەی زراعە پشتیوانیەکە بەڵێ امتیازاتیان دراوە تێ کارەبایان بۆ ڕاژێشتراوە ئاویان بۆ ڕەش هەموو ئەمانە ئەوەی کە گرنگە
ئەوەی کە گرنگە حزبی کوردی لێ بێدەن بووە. سپاس دەکەم. ناوبڕێکمانێت دوای قسە لەسەر هەڵوێستی حیزبە کوردیەکانیش دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات بە کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز. کاک مەلە فەرمانگر بە کورتی شتێکت ماوە لەسەر مەسەلەی تعریبەکە دوای بچین لای کاک. وەڵا خۆی تعریب سێ تەرەفە. تەرەفێک کە دێت ئەمێتە دوو تەرەفی تر. یەکیان ئەوەیە خەڵکە دانیشتوانی گوندەکان و دانیشتوانی کەرکووک و هەموو ئەوانە بەڕاستی دانیشتوانی پەڵکانە و ئەوە بەڕاستی خەڵک خۆگرە و خەڵک ناڕوە حتا مەسەن لە دەی پەڵکانەڵێ هەمەر بەسەرسکمانە بڕە عەرزی خۆمان بەجێنێ خەڵکی کورد. بەڵێ یعنی زۆر لەناو خەڵکی کەرکووکیش بە هەمان شێوەڵێ جارێککە ئێمە ڕەو ناکەین، ئێمە بەجێی نایاڵین خاکی خۆمانە. ئەمە جێی هینە جێی ئومێدە. تەرەفێکی تر تەرەفی ئەحزابی کوردیە. بەڕاستی ئەحزابی کوردی زۆر مقەسرە و تا ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە و لە زۆربەی تەلەڤیزیۆنەکانەوە ئەسڵەن باسی تعریب ناکرێ، ئەنی باسی ئەم پرۆسەیە ناکرێ. هەر بکاکە بە حکوومەتی عێراقی بڵێ کاکە ئەم پرۆسەیە پێکەوەژان تێکەدا لە کەرکووک، ئەم وحدەی عێراقی خاتە خەتەرەوە. کاک عەبادی، کاک مالیکی، کاک حکوومەتی شیعە بڵێن هەر حکوومەتە لە بەغایە، ئەمە ئەم پەیوەندیانە تێکەدا. ئەمە بێتە مایە ئەوەی کە ئێوەش حکوومەتی ئێوەش تەمەەن کورد بێت. سپاس دەکەم. کاک محەممەد سەر مەسەلەی کۆنەبوونەوە حیزبە کوردیەکان بۆچی کۆبوونەوە نییە ئەخۆ دوای مەسەلەی تەزویر بینی حیزبەکانیش تێک چووە ناتوانێت سەر دۆخی کەرکووک بەس تایبەتی لەسەر مەسەلەی تعریبیش کۆبوونەوە ئەنجام بدەن. بەڵێ دیارە لە دوای 16 ئۆکتۆبەر جموجۆڵێک دەستی پێکردەوە، ینی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان چەند کۆبوونەوەی کرا. لەو کاتێدا باسی هەڵبژاردن و باسی مەلەفی ئەمنی کەرکووک و باسی خزمەتگوزاری کۆمەڵێ پرس کرا لە کەرکووک لە ناویشیانە دانانی محافظی کورد و هەوڵدان بۆ ئەو بابەتە، بەڵام بەڕاستی لە دوای هەڵبژاردنەوە هیچ کۆبوونەوەیەک نەکراوە. ئەگەرچی لێرە سیاسەکان تێک چووە. بەڵێ لێرە و لێ بانگەشە هەیە، یعنی داواکاری هەیە، ئەگەرچی ئێمە وەکو لایەنە سیاسەکان بە فەرمی پێمان نەگەیشتووە. چەند جارێک ڕۆژنامە نووسوانە ئیشان لەسەر کرد و باسی ئەوەیانە کرد. ئێمە بە فەرمی وتمان
هەر کاتێک کە بانگێشت کراین بۆ ئەو بابەتە قسەی خۆمانە بێ و ئەو کاتە ئەلبەتە دۆخی کەرکووک جیاواز لە شارەکانی تر و لە هەرێمی کوردستان دۆخێکی تایبەتە ئەو کاتە ئێمەش قسەی خۆمان دەبێت بەڵام بەگشتی ینی ئێستا با بڵێن وەکو لایەنە سیاسیەکان کوردیەکان هیچ هەماهنگگیەک نییە بابەتێکی چەقبەستووە و لەگەڵ پێکهاتەکانی تریشە هیچ جۆرە گفتوگۆ حیوارێک نییە ئەگەرچی لە بەغا زۆرە بەداخەوە ینی لە بەغا شان ماچکردن هەیە و ئەم لاولای یەک ماچەکرێ و ڕێکەوتن هەیە و سەفەقە هەرچیەک هەیە بەڵام بەداخەوە شاریعی کەرکووک ینی پڕیان کردووە لە مزایدەی سیاسی یعنی ئەوە کارێکی خراپە بمانەوە نەمانوێ ئەبێ دانیشتن و پێکەوە ژیان لە بینی نەتەوەکان بە تایبەت ینی ناکرێت تۆ ئەم بابەتە بابەتێکی مەترسیدارە چونکە بمانێ و نەمانەوێ هەر کاتێک کە وڵات کە شار تێکچوو یەکەم هۆکار کە هۆی تێکچوونێتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە بابەتێکی زۆر خەتەرە من سەردانێکی مەیدانی پەڵکانەمان کرد ینی ئەوەی کە کاک مەلا فەرمان باسییان کرد ینی ئێستا دەیەکە بووەتە دوو بەشەوە بەشێکیان حکوومەتی عێراقی کۆمەڵی خەڵکی هێناوە ینی کەس نازانێت لە چ قەمەرێکەوە هاتوون خەڵکی سەیر و سەمەرە خەڵکی عەجایب و غەرایب و کۆمەڵی هەمەری لێ و لەسەر جادەکە دیفاعیان لێکن و پشگیریان لێکن ئێستا ئەوان بە ڕەسمی خاوەنی مڵک و ماڵ و دەسەڵاتن لەوێ ئەمانەی تر کوردەکان کە من دەسۆشیان لێکم لە ئازایی و لە بیوێرانی خۆیانە ماونەتەوە لەوێن ئەوە تەحەدایەکی زۆر باشە هەر ئەوەش وای کرد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە کەرکووچەکان نەسرەوتن چۆنەڵی نەسرەوتن بەردەوام بوون ومانەوە ئەگەرچی هۆکاری زۆر هەیە ئەگەرچی لایەنی سیاسی زۆرە کەناڵی کوردی من هەفتەی پێش و راپۆرتێکی کەناڵێکی کوردی کە کۆمەڵە ڕسمی خانی گرتووە خانوو لە هەموو شوێنە لێ نووسێ بۆ فرۆشتن یعنی خۆ ئەمە عەجایب و غەرایب نییە ئەمانە نووسراوە بۆ فرۆشتن و خەڵکی کەرکووک چۆڵێکا و مع العلم هیچیش نییە لە ئارایە یعنی ئەم راپۆرتە بۆ هۆیەوەی کە ئەو کەناڵە هەر قاچاق بکرێ یەکسەر گەیشتە دەستی هێزە سیاسیەکان گەیشتە دەستی محافظ و هێزە ئەمنیەکان زۆر باشە بەس وەکو حیزب ئەوە کەوەکو لەگەڵ دەسەڵات پەیوەندیتانێ ئەی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بۆ نمونە لە کەرکووکی چەمانگێکتان نییە بۆچیەوە قسێک لە سەرم بارودۆ خەناکەن وەکو کۆماڵ وەکو گۆڕان وەکو مەسەلەی هاوپەیمانی کە پێشتر لیستیشتان بەیەکەوە هەبوو لە کەرکووک خۆی هەر بەڕاستی ینی کاک حەکیم ئەوە ئێستا وجودی نییە ینی ئەوە حەقیقەتێکە بێڵێن لە ئێستاە هیچ جۆرە کۆبوونەوە و لێک تێگەیشتن ینی ئەو بابەتە بە گشتی لە بینی هەم پێک هاتەکان و هەم کورد بۆ خۆی و لە نێوانیشیاندا ئەگەرچی سەردان و بەسەرکردنەوە و کۆبوونەوەوانە هەیە لە بینی ئەو سێلایەنەیە ینی چەند جارێک هەبووە بەڵام وەکو پێویست نییە بەڕاستی ئەکرێت لە مە دوایانی پرۆژەیەکی نیشتیمانی هەبێ بۆی لە کەرکووک چۆن تەعامل بکرێت پرۆژەکە بدرێتە لایەنە سیاسەکانی تر ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەمان کردووە بۆ ئەو مەبەستە لەگەڵ هاوپەیمانی شاوازانم هەر هەبووە بە نیازیشین برەوی پێ بدەین بەڵام دۆخەکە ئێستا دۆخێکی بەڕاستی چەقبەستووە دۆخێکە کە ینی تۆ نازانی بەڕاستی سبەینێت چی ڕۆدا ینی پەیوەندی هەیە بە کۆمەڵێ بابەتەوەی چێلەوانە بۆ نمونە نەتیجێ هەڵبژاردن دەرنەچووە هیچ لەوانە کە من ویستم قسەی لەسەرکەم بابەتی خۆپشاندان و هەستیاری دۆخی عێراق بەگشتی بە تایبەتی دۆخی بەغدا و بەسرە لە ناویاندا ئەم بابەتانە وای کردووە کە ئێستا دۆخی کەرکووک سڕبوونێکی بەخۆیەوە بەستووە جیاواز لە شارەکانی تر و شوێنەکانی زۆر باش بەڵام ئەگەر یەکێتی پارتی بۆ نمونە ئێستا یەک دەنگ بن دەتوانن شتێک بۆ کەرکووک بکەن پارێزگارێکی نوێگەر بۆ کەرکووک دابنرێ توانێت ڕێگری لەم پرۆسی تعریب بکە ئێستا بەڕێوێ لانی کەم ئەگەر یەکریز من لەبارەی کەرکووکەوە بەدڵنیایەوە ئەگەر ئەمان بێن ئەو هەنگاوە گەورەیە بنێن ئەگەر واز لە ململانی سیاسی خۆیان بێنن تەنازول بۆ یەکتری بکەن بێن ئەم هەنگاوە گەورەیە بنن ئەوە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە بێ هەر هیچ نەبێ خۆ ئەتوانی تۆ بە فعلی ڕێبگری لە هەندێ ئەو پۆستانە ئەزانی خۆ لە دەستدانی ئەو پۆستانە ڕەنگە زۆر ئاسان بێ
بەنمونە تۆ لە دایرەیەکە 200 کوردت هەیە یەک کەسی لێ ئەڕوە بەڵام سبەینێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی ئاشوبی سیاسی دروستە بێ ئاشوبی کۆمەڵایەتی دروستە بێ ڕق و کینە لە نێو پێکهاتەکانی کەرکووک دروستە بێ ئێستا لە ناو سەحەیە چەندین بەرپرسی بەشیان لابردووە یعنی بەرپرسی بەشێکە کابراکە بە حەقی خۆی گەشتوتە ئەوێ تۆ کە لایەبەی ئەم نیزاع و ململانەیە قوڵترەکەیتەوە ئەچێتە ململانی طائفی ئەچێتە ململانەی مەذهبی یاخود ئەچێتە نەتەوەی بەڕاستی ئەمە بەڕاستی واکە ئەگەر ئەوان بۆ پرسیارەکەی جەنابەت بە دڵنیاییەوە من ناڵێم لە 100 چکە یعنی ئەوان پشتگیری بەغان هەیە لە بیرمان نەچێ و هەندێجا پشتگیری نێودەوڵەتیان هەیە بەڵام یعنی لە 150 بۆ 75 ڕێگری لە زۆر شت ئەکرێت کە ئێستا دژی کوردە. سوپاس دەکەم کاک مەلا فەرمان سەبارەت بە بێدەنگی کە بەرەزووتت حیزبە کوردیەکان بێدەنگن بۆ منە حکوومەتی هەرێمە بێدەنگە ئەی چارەسەر چییە بۆ منە بۆ ڕاگررتنی و پرۆسی تعریبە کە بەرەزووتت هەتا لە ڕاگەانەکانی شۆک و پێویست باسی لەوە ناکەڵێ بەڵام من بۆ یەک دوو سەبەب بێجێڕمەوە یەکیانەوەیە لای هەنێک تەنە بەرپرسەکانی کەرکووکیشان 16 ئۆکتۆبەر زۆر گەورە بووە ینی ترسی خزۆتە سکانەوە ئەم ترسێشتا دەرنەچووە سڕ بوونە سەر هێشتا دەرنەچووە ئەمە ئەبواە بەڕاستی ئەو ترسەژ ئەوە نەبوو وای لەبێ ئەمێش بۆیە دەستی بۆ نابن و بۆیە بەو حەجمەش باز ناکرێ جارێشە ئیگەڕێنمە بۆ ئەوەی کە بەتابەتی لای ئەوانەی کە خۆیان دەوڵەمەند کردبوو و بەرپرسن لە کەرکووکە و بەرپرس بوونە ڕۆژە لە ڕۆژانە بۆ پرسێکی نیشتیمانی تەعاملیان لەگەڵ کەرکووک نەکردەوە ئێستش نایکەن ئێستش بیانی و جاجا دۆستنەوە ئەمە لەلایەکی تر مەوزوعی کەرکووک یعنی ئەو یەک دەنجەی کە نییە مەسە من بۆ خۆم ڕام وایە لە هەڵبژاردی داهاتووە لە ئەنجومەنی محافەزەی کەرکووکە ئەوەنەی بۆمان بکرێت یەکلستی بین لەگەڵ یەکێتی و پارتیشە لەگەڵ گشتیان یەکلستی بین بەڵام یەکلستێکی ئاوانە تۆ بێت لە ناو لستەکەیە گزی لێ بکە تۆ بێت لە ناو لستەکەیە فێڵە لێ بکە لە ناو لستەکەیە ئەبێ جۆری لە نیەت پاکی بکەن نیەت پاچەکە لەکوێیە خاڵی یەکەم لەوە دەست پێکە کە بێنجاری ڕێکەون بۆی بە نیەت پاک خەڵک سێراکە جارێ محافزەکە دابنن ئەندامی ئەنجومەنەکانیان بێننەوە کار بکەن و بێن ئەگەر ڕاستە پارەی کەرکووکە و لە هەرێمە بابێن بۆ کەرکووکی سەرفکەنەوە بەڕاستی محافزەکەدان ئەو پارێش بێننەوە ئەگەر ئەو هەموو مەوزوعی تعریبیش بابێن لە ڕووی ئەعلامیەوە کاری لەسەر بکەن بابێن دنیاتێ بگێنن بابێن لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڕاشکایی باسکەن کاکە گیان ئەم پرۆسەیە ژیان لە عەرەب و تورکمان و کوردی ئەسڵی کەرکووک تێکەدا نیکاریگەری لەسەر پێڵێ خۆ من چەند بەرژەوەندی پێکهاتەی کوردم ئەوەیە ئەوەش پێکهاتەی بەرژەوەندی تورکمانم ئەوەیە ئەوەنەشی عەرەبم ئەوێ چووکە تێکچوونی خراپبوونی بەرژەوەندی هەرێکە لەمانە ناکۆچینە هەرێکە ئەم دەگەڵ ئەم پێکاتانە کاریگەری لێسەر پێکاتەکانی تریژەکات ئەوە بە عەمەلی دەرکەوتووە یعنی بە عەمەلی دەرکەوتووە بۆیە ئەم پێکاتانە ئەبێ بەتابەتی شەقامە سیاسیەکەی هێنی شەقامە سیاسیەکەی ئەبێ لە یەکتێگەیشتنێکیە بێ و لەسەر ئەساسی بژمارە لەسەر ئەساسی بەتابەتی پێداگیری کە لەسەر بکەن ئەو مادە دەستوری 140 جێبەجێ بکرێ و حەق بگەڕێتە بۆ خاوەنەکەی بەتابەتی تورکمان و کورد یعنی ئەرزێکی زۆریان داگیر کراوە بەس ئەو پرۆسی تعریبەت چەند خەڵک گەڕاوەتەوە بۆ نمونە بۆ کەرکووک کە بەرز دەڵی پرۆسێکی مەترسیدارە ژمارەیان زۆرەی جامارێک هەیە لەو بارەیەوە بۆ کەرکووک و گوندەکانی دەوروبەری زانی من پێم وتی بۆ کام چەند گوند گەڕاوەتەوە هەموو ژمارەی گوندەکانمان لایە و بۆ ناو کەرکووکیش بە ئاشکرا دیارە یانی بە ئاشکرا کە بە شەقامەکە ئەڕۆی ئەبینی نفوزی عەرەبی نەناسراو یعنی خەڵقی غەریبە هێزگار زۆر بووە ینی دیارە لە ئینەکەیە بچکە تۆ ناتوانانی بێ ئامار بکەیت چکە هینت لایە شتەکان لای تۆ نییە بچی بە ئامار بکەیت بەڵام دیارە ئەنی شەقام دیارە ناوەکان دیارە مەسەن بەداخەوە ینی من هەر لێرەوە بە برایانە شیعە ئەڵێم ئەگەر ئاگایان لێیە ئەوە زۆر خراپە ئەگە ئاگاشێنێ بە ئاگایان لێ بێ لە عەرزێکی تەجاوزە خانوو دروست بکرێ ڕسمی حەزرەتی ئیمامی عەلی و یاخۆ هینی ئیمامی حوسێنی لەسەر بێ
بۆ ئێمە کەس نزیشی نەبێت بەڕاستی ئەمە کارێکی خراپە بەس تەنها شیعە گەڕاوەتەوە یاخود عەربی سونەش گەڕاونەتەوە کێ گەڕاونەتەوە لەمە هیچ فەرقی نییە هەردووکیان گەڕاونەتەوە لەمەیە ئەزانی لە مەسەلەی گەڕانەوە بۆ کەرکووک پێم وایە بە لە جۆری ئیشکردنە هیچ علاقی بە هینی مەسەبیەوە نییە کاتی خۆی ببوورە بۆچی زۆر بە شیعەیە و کاتی خۆی سەڵام حسێن شیعەی زۆر بەراوردو لە بە مەستی خۆی بەڵێ سپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بە مەسلەی مەلەفی کەرکووک پێت وایە هیچ پرسێکیە بۆ لەو سەردانەیەکێتی و پارتی بۆ بەغدایان کردووە بۆ نمونە باسی و تعریبە بکەن لە باسی یاساییکردنەوەی دۆخەکە بکەن بەڵێ سەبارەت ئەمە لێوە دەست پێ بکەین ینی بوونی عەرەبی غەریب و دەموچاوی غەریب لە کەرکووک یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە کاتی خۆی لە کەرکووک هەندێک قەید هەبوو هەندێک مەرج هەبوو بۆی کە هاوڵاتیەک لەوێ دابنیشێت تەعین بێ بەنمونە ئیحسای 57 ئەم پارێزگایە کە هات ئیحسای 57 هەڵگرت لە مانگی 4 هەندێک تەعینات هات بۆ کەرکووک ئیحسای 57 هەڵگرت هەر کەسێ ئیحسای 57 نەبووایە پێشتر بۆی نەبوو بێتە کەرکووک ئەهاتە کەرکووک ئەمایەوە فترێک ینی ئیداری ناکرد ئەڕۆیشتەوە بەڵام کە تۆ ئێستا ئەم قەیدەی هەڵگرتووە ئێستا بۆ خۆی کابرا ئەتوانێت تەعین بێ ئیدارە بکات لێوێ بژێ یەک تعقیبێترم هەبوو مەسەلەی ئەو پارەی کە باسەکرێت لە هەولێر ئەو پارەی پترۆدۆلارە ئەو پارەیە تەبعاً هەر مانگی 10 ملیۆن دۆلار بوو هەموو مانگێ لە پارەی نەوتی کەرکووک بەداخەوەسا ئەو پارێ منیش ئەو ڕقەمەم بیستووە بەڵام هەر لەو پارەیە پارە ئەدرا بە مامۆستایانی شاری کەرکووک بەداخەوە ئەوش تەنها 4 مانگ بوو کە مەفرۆز بوو سەبارەت بە پرسیارەکەی کەرکووک شاندانەی کە سەردانی بەغداد پێم وایە یعنی تا ئێستا قیادەی سیاسی کورد یاخود حکوومەتی هەرێمی کورتە ئەگەرچی ئەمانە ڕەنگە وجودیان نەبێ تا ئێستا ینی مەسلەی کەرکووک لای ئەمان ڕقم نەبووە لە هیچ دانوستانێکیانە لە هیچ گفتوگۆیەکیانە کە چوونە بۆ بەغا بەداخەوە ئەمە ڕقم نەبووە لایەن من پێم وانە لە ڕابردووە وابووە و لە ئێستاشە هەر قەناعەتم وایە مەسەلەی نەوت ڕقم بوو کە پێشتر ڕێکەوتنیان لەسەر دەکردن هەرێم و بەغداد بۆ من باسی خاک و نیشتیمان و بابەتی گشتیەکەم ینی خزمەت گوزاری بەڵام بەداخەوە ینی لە بابەتی نەوت و هەندێک بابەتی تری شخصی و پلە و پۆسوانە ئەمانە قسەیان کردووە زۆر بەداخەوە تەنانەت بۆ کەرکووک ینی کە زەڕورە باسیکەم ینی هەموو چۆنەڵێ هەموو کوردستان بە کەرکووکەوە بەنەو مزایدەی سیاسی پێوەکرێ نەتوانێت چەند ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە کەرکووک بێیانی بە نمونە چەند نوێنەرێکی کەرکووک هەبێ بۆ تێگەیشتنی معاناتی خەڵک بۆ ینی کورد ئەیتوانی زۆر بە ئاسانی ئەمە بکە لە کەرکووکە بۆ نمونە 5 پەرلەمانتار 10 پەرلەمانتاری کوردی کەرکووکە بێ تەنانەت ئەمەشیان نەکرد سپاس دەکەم کاک من لە فەرمان کاتمە زۆر کەمەوە سەبارەتەوەی کە پێشتر دروشمی پارتیویکێتی ئەو کە کەرکووک دڵ و قودسی کوردستانە ئێستا پێ دوایە بەلای ئەوانەوە چییە بۆچی خەڵکیان وا بەجێش بەتەنێ وەڵام من پێم وایە ئەوەی کە باسەکرێت من پێم وایە لەم بەشەی کوردستانە شتێک نییە بەناوی قیادەی سیاسی کورد شتێکەیە بەناوی چەند قیادەی سیاسی حیزب بێ هین بێت ئەوەی کە زۆر باس کراوە سیاسەتی ئەم حیزبە ئەوەی ئەرزی واقع ئەیسلمێنێ دەری ئەخات کەرکووک بەم ڕۆژە گەیوە نەتیجەی سیاسەتی چەوتی ئەو دوو حیزبێک کە لەوێ بوونە ئەمە زۆر باس کراوە بەڵام ئەوەی کە گرنگە لەمە بەڵێ ینی بەرنامەی ئایندە من پێم وابێ هەوڵ بین بەتایبەتی ئەو حیزبانی کە معارەزان پیان دەڵێن معارەزە بەرنامێکی مشتەرەکمان هەبێ و ئێمە مفاتەحەی ئەوانەی تر حیزبەکانی تر بکەین وەک چۆن بە لە لیستی نیشتیمانە فەرم و ئێوە وەرنایەوە و مفاتەحەی پێکهاتەی تورکمانیش بکەین مفاتەحەی پێکهاتەی عەرەبیش بکەین مفاتەحەی هەموو لا بکەین بۆ ئەوەی بەڕاستی بین بەرنامێکی مشتەرەکمان هەبێ و بەرنامەیەکمان هەبێ بۆ کەرکووک چی لە کەرکووک بکەین بە دیدی کوردستانیەکەوە کەرکووک کوردستانیە ئەگەر کوردێکشی تیانەمێنێت ئەنی ئەمە لای ئەم بڕاوەتەوە بەڕاستی بەڵام چۆن تەعامل لەگەڵ ئەم کوردستانیاکەی ئەمە مهمە من بە ئیزافەی ئەوەی کە باسێکات یعنی خۆ لە پەرلەمانی کوردستانە بۆ لە پێکاتی تورکمانیش نەبووایە بۆ لە پێکاتی عەرەبی کەرکووکیش نەبێت منە پرسم
بۆ چونکە بۆ ببوورە کاتمان نەوەگەر بۆ هین بێت یعنی مەسەن تواتێ تورکمان ڕاشێشی عەرەبڕاشی بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان یەکێ لەو پێکاتان نەبێت بۆ ئەمە حەلەکەی چییە؟ من پێم وایە ئەم دەسەڵاتی هەرێم ئەمە بڕیا لەسەر کەوتکەدا بۆیە ئەم دەسەڵاتی هەرێم تا ئیدامەی هەبێت تا بەردەوام بێت تا وا بێت بۆیە گۆڕینی زۆر گرنگە ینی دەسەڵاتی هەرێم ئەبێ بگۆڕین بۆی کەرکووک ڕزگار بێت تا دەسەڵاتەکە نەگۆڕین کە ئەم دەسەڵاتە ئاوا بێت کەرکووک و نەخدابڕەکان وەزان خراپترە بێت. سپاس بۆ بەڕێز مەلافرەوە محەممەد ئەندامی جوواتی نیشتیمانی زستنەوەی گۆڕان هەروە محەممەد جەلیل کارگەری ڕاگەانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی. سپاس بۆ بینێرانی بەڕێز، سپاس بۆ کارانم تاورنامێکی ترخواتەمەوە.